باڵێن زامەکان کەوا مەترسیان هەیە لەسەر ئینڤایرۆنمنت و لەسەر مرۆڤ بەڕاستی ئەگەر باس لە تایپەکانی بکەین تایپەکانی ئێمە جۆرەکانی دابەشی چەند کلاسیفیکیشنی لە بۆ کرایە باڵێن پۆلیکردنی جیاجێ لە بۆ دەکرێتن و حەسەب ئەو هەڵ مەرجە و ئەو بارە و ئەو کەسانەی کەوا دەتەوێت جۆرەکانی مادەرکیسکەرەکانی لە بۆ شیبکەوە ئێمە وەکو فەرمانگەی ژینگە ئیدارەی سەربەخۆی سووران باهۆکاری لەگەڵ بەشی بایۆلۆجی فاکەلتی زانستی زانکۆی سووران لە دەستپێکی چالاکیەکانی ڕووی ژینگەی کوردستان سیمپۆزیەکمان ساز کرد لەسەر ئەو کاریگەری ژینگە نیگەتیڤانە کە بەسەر ژینگە هەرێمی کوردستان و ئیدارەی سووران ئێمە دەمانەوەی تێدا ئاماجمان لێدەدا ئەوەیە کە وەکو فەرمانگەی ژینگە بتوانێت باهۆکاری لەگەڵ ئەکادمیست و مامۆستانی زانکۆ زانستیانەتر بپڕژێنە سەر پرسی ژینگە چونکە ئەم پرسە ئێستا چوویتە قۆناغی تر کە پێویستە هەمومان وەکو زانکۆ پەیمانگە و پەروەردە هاوکار بین هەروە لە دووتێ ئەم چالاکیدا هەلمەتێکی نەمامچاندن و هەروە ئازادکردنی 16 باڵندە و گەڕانەوەیان بۆ سروش کە ئێمە بتوانین وەکو وەفای بۆ خینی پاک ئەو شەهیدانی کە ئەمڕۆ گیانی خۆیان بەخت کرد هەروەها بتوانینیش لە ڕێی قوتابیانی زانکۆ و مامۆستانی زانکۆ بپرژێنە سەر ئەو کێشە ژینگانە کە لەناو سروشتی ژینگەی کوردستاندانە لە ژینگە ئیدارەی سووران ئەوەی کە ئێمە ساڵانێک ئەو بەدەستی وەدەنالین نەبوونی کارگەر ڕیسایکلینە و ئەو مادە پاشماوانە کە هەنێک چ مەترسی لەسەر خاک و لەسەر ژینگەی ئیدارەی سەربەخۆی سوورانە هەروەها تێکەلبوونی ئاوی پاشماوی ماڵەکان لەگەڵ ئاوی خواردنەوە ئاوی پاک و ئەوە یەکێک لە کێشەکانە کەمی ڕێژەی سەوزای لە ئیدارەی شاری سووران هۆکارێکە و لاوازی هوشیاری تانکە لەم ئیدارە و لە شارەکانی تر ئەم هۆکارێکە کە ئێمە بە ڕژدی جەختی لەسەر دەکەینەوە و بەبوونی ئیدارەی سەربەخۆی سوورانیش دەپڕژێنە سەر چاودێریکردنی ئەو کارگە و ئەو پاڵگە ناسایەنە کە بوونەتە هۆکاری پیسکردنی ژینگەی ئیدارەی سووران چونکە هەندێک کارگە و پاڵاوگە هەنە لە دەوروبەری ئیدارەی سووران لە ڕووی هەواوە ژینگە ئیدارەی سوورانیان پیس کرد. ئێستا زۆربەی زۆری تەکنۆلۆژیاکان لە ئامێرە ئەلکترۆنیەکانەوە بگرە و حتا لەو ئامێر و مانگە دەستکردانێکەوە دەهێنرێتە سپەیس و با بڵێن لە بۆ بەرگی سەرووی هەوا و دەنێردێتن یاخود هەبوونی درۆن و تەیارە و ئەوانە هەموویان بە جۆرێک لە جۆرەکانی تەکنۆلۆژیادا دەنرێن کەوە زەرەری لەسەر مرۆڤایەتی و لەسەر ژینگە بەعام هەیە. بەڕاستی بەنسبەت ئەو ئامێرانەی دەستی دوون و ئەلکترۆنین لە دەرەوە هاوردە دەکرین بۆ هەرێمی کوردستان مەبەست لەوە نییە کواڵەتیان خراپێ یاخود باش نوێیەکان باشتر بێ بەڵام ئەگەر فکر لەوە بکەینەوە ئایا بۆچی دەستی دوو دەهێنرێتنەوە لە وڵاتێکەوە لێوە دەنێردرێتن ئەو کارێکی خۆی هەیەکەوە لە بۆ بەردەوامی ژیانی خۆی بۆ پاکردنی ژینگەی خۆی ئەو ئامێرانە دەنێردێتن کەوە توانای ئیشکردنیان باڵێن لە دەستداوە یاخود وەکو پێویست نییە دەنێرێتە وڵاتەکانی دیکە کە ئەوانە وەکو پارچەی زیادەی ئەلکترۆنی کەواشی بوونەوەیان نییە بۆیە بە زیاندا دەنرێت و بە پاشماوەدا دەنرێتن بۆ لە کۆڵکردنەوەی خۆیان دەنێرنە وڵاتەکانی ئێمەش کە بەکاری دەینین لە بۆ ساڵێک دو ساڵ زیاتر لەوانەیە کار نەکات و دواتر بەسەر ملی ئێمەدا بێت و وەکو پارچەیەک فڕێ بدەینە ژینگە کە بەشێکە لە مادە هەرە سەرەکیەکان کە هەر بە هۆی تەکنۆلۆژیاوە ئێمە با بڵێن لە دەستیەوە دەناڵێنین. بەتاکید هێڵە ئاسمانیەکان بە هەموو جۆرەکانەوە کەوا ئەمانە زۆر کاتەکاندا دەبێتە هۆی دەرهاوێشتنی هەندێک لە گازە سامەکان لە بۆ هەوا بەرگی هەوا و دواتر دەکرێت ئەو گازانە بە شێوەی ترشە باران و جۆرەکانی باران بڕژێنە سەر زەوی و ئاوەکان و وا بکاتنکەوە جۆری و چەندێتی ئاوەکە و خاکەکەمان لە دەست بێتن بە تاکید کاریگەری هەیە لە پیسبوونی هەوا و جۆرێک شەل ئێستاکەوە لە هەموو جیهان باز دەکرێتن
زۆربوونی نەخۆشەکانی ترسنەکان و شێرپەنجەوانە کە هۆکاری زۆریان ئەو گازانن کەوا بڵاو دەکرێنەوە بەتبێ شک تەیارەوانش باڵێ فڕۆکەکان بێ بەشنامەوانە. بەڕاستی پرسی ژینگە پرسێکی نیشتیمانی و نەتەی و ئاینیە دەبێت لە هەموو ڕوانگەیەکەوە هەوڵی لەگەر بکرێ بۆ ئەوەی ژینگەیش تەندروست بەرهەم بێ. بەڵام بەداخەوانی ئێمە دەبینین دەیان کۆنگرە و سمینار و سیمپۆزیەم ئەنجام دەدرێت توێژینەوە ئەنجام دەدرێت بەڵام ئەو ئەنجامانە شوێنی خۆیان ناگرن چۆنکە ینی دەبێت لایانی بەرپرسیار لایانی دەسەڵاتدار بەشدار بێت لە جێبەجێکردنی ئەو ڕێکۆمێندێشنانە ئەو پێشنیار و ئەو ڕاستپاردنانەی کەوا لە کۆنگرە و لە توێژنەوەکان بەرهەم دەهێنرێت. بەڕاستی من خۆم زۆر خەم دەخۆم ینی کە دێمدا ئەنیشم شت باس ئەکرێ هەمومان ئەو شتە ئەزانین بەڵام کێشەکە ینی لە هەموو کاتێک ئمە باز دەکرین عیبرەت لەوەیە لە جێبەجێکردندا نەک تەنها لە باسکردن. بۆی من ینی حەز دەکەم ینی بەڕاستی چکە ژینگە بە حکمیەوەی کاریگەری هەیە لەسەر تەندروستی مرۆڤەکان لەسەر تەندروستی ژیان و هەروەها ئاژەڵەکانیش بۆیە هەوڵ بدرێت ینی پێوەرەکانی تەندروست ڕەچاو بکرێن و هەروەها لایانی دەسەڵاتدار بێتە سەرخەت کۆمەڵی خەڵکی شارەزا بێنە پێشەوە دوور لە ئینتیمای سیاسی بێن کاریان لەگەڵ بکرێ و بە تەندروست نەک لەسەر ئەساسیەوەی تەنها ئەو کورسیا لە بۆ فڵانە لایەنە شخصێکی وابێت پەیوەست نەبێ بەو کارەوە. بۆیە دانانی فەرمانگەیەک و دانانی وەزارەتێک عیبرەت لەوەدایە کەوا بەرهەم و شوێن پەنجەیان دیار بێت. چکە بەڕاستی من ینی خەمێکی زۆر دەخۆم ینی ڕۆژانە دەبینم کۆمەڵە شت ڕوئەدە لەو هەرێمەیما شوێنی گریان و لە ناوچوونی مرۆڤەکانە نزیکترین شت لەو چەند ڕۆژێ ڕابردوو باسی کارگەیە کراکەوە بێویژدانانە زەیتێکی ئاسایی هاتووە لەگەڵ سابوونی ڕقی تێکەڵاو کراوە بۆنی تێکراوە بە ناوی زەی زەیتون فرۆشراوە یان بۆ نمونە ئەگەر باسی شتێک ئەکرێ دەڵێن ئەو شتە ناتوانین منعیکەین وەڵا بۆچکە دەسەڵاتدارێک لە پشت ئەو کۆمپانیایە هی ئەو هاوەردەی دەکە کاکە ئەگەر ئەو شتانە ڕانەگرین ژینگە بە هیچ شێوەیەک پاک ناگرێت و ناتوانین مرۆڤایەتی بگەڕینەوە ئاستێک ژیانێکی ئاساییمان هەبێت. تەمان خۆم لە زانکۆ و پەیمانگایەکان لە ساڵی 2010 من لە بۆردێک لەسەر ئاستی وەزارەتی خوێندنی باڵا ئەو بۆردە دروستکرا بە ئەوەی پاشماوەی ژەهراوی زانکۆ پەیمانگایەکان بە شێوەیەکی تەندروست و زانستی لەناو ببردرێت. بەڵام بەداخەوە ڕاستپاردە و ئەو خاڵانێکەوە پێشکەشمان کردن هیچ ئەنجامێک و بەرهەمێکمان نەدیت. من ئێستا بخۆم لە زانکۆی خۆم باسی کەم ینی شتێکی زانستی نییە هەتا بین ئەو پاشەڕە مادە کیمیاوی پاشەڕۆ کیمیایانێکەوە بەرهەمی لابەکانن یاخود تاقیەکانن بە شێوەی تەندروست لە ناو ببدرێن. تەمان ئەوە زۆر ترسناکە بۆچکە ئەوە داخلی ناو خاک دەبێت لە خاک دەچێتە ناو ئاو و لە ئاوە دەچێتە ناو ڕووەک و گژوگیا و هەتا دێتە ناو جەستەی مرۆڤ و پاشان گرفتی گەورەی تەندروستیمان بۆ دروست دەکات. بەڵام ئێمە ئێستا لە وڵاتە پێشکەوتوەکان کە زۆر باس لە تەکبڵتون پەیوەستە بەوەی کەوا هەتا چەند ڕێکارەکانی سستەینەبڵەتی تەربیەت دەکرێت لەناو وڵاتە هەژارەکان بەڕاستی.